ئاجۆمەران بازرگانیەکی گەرم و کەش و هەوایەکی سارد ئەو ناوچەی بە سەختترین شوێنی هەرێمی کوردستان دادەندرێت لە وەرزی زستاندا. شەپۆڵێکی بەفربارین ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە و لە هەندێک شوێن ئاستەنگی هاتوچۆ دروست بووە. ئەمە دەچینە ئێرانێ ئەلعانەکانەش ڕێگا بەستراوە هەلێرە مەحتەل ماوینێتەوە تا هیچ چارە نیە نازانین چ بکەین ئەلعانەکانە دەو سارد و سەرمایەدا ماوینێتەوە. بەهۆی زۆری ڕێژەی بەفربارینەوە لە مەرزی نێودەوڵەتی ئاجیۆمەران بۆ چەند کاژمێرێک زموجۆڵی بازرگانی پەکی کەوتوو. شۆفێرانی بار هەڵگریش بە ئاسانی نەیانتوانی ڕێگە تێپەڕێن و ناچار دەبوون زنجیر لە تای ئۆتۆمبیلەکانیان ببەستن. سڵاو لێبی بەڵاو سەرچاو ئەوە چیەکەی سەرقا کاکەوە زنجیری لێت دەین و دەچینە ئاجۆمەران و ئەدودی باری وار دەکەین. بەێ ناوەڵە بە زنجیری نەبی ناڕوە بەفرەوە تاق لای دەربەندیاتە هەرێوەڵە ساڵانام کێشانە دووبارە بنەوە هەرێوەڵە بەزەخوای بە زیاد ئێستا زۆر باشەوە سار دادەکەمانۆ خۆش کرا و لەخوای بە زیادی و تاسە ماسەی نمایە و ئاخرە و زنجیرێکە لێ دەی ناڕوان ناو بە فرسیارە دەخزی وە هەجەلو ئێمەش زنجیری لێت دەین و مەترسی نامینێ و لەخوای بە زیادی هەرچەندە ساڵانە تیمەکانی ڕاماڵینی بەفێر بەردەوام ڕێگا پاک دەکەنەوە و بەفر ڕادەماڵن. بەڵام بەهۆی بەردەوامی بەفربارین تیمەکان بە تەواوەتی فریای پاکردنەوەی ڕێگاکان ناکەون. ئێمە وەکو تیمەکانی بەفرڕامانین چۆمان حاجیۆمەران شەو ڕبچا سەحات هەموو کاتەشی لە ئامادە باشیدان بەس بەڵام بەداخەوە لە ئەو شوفێرانە کە بەبێ زنجیر دێنە ئێرانە بەڕبەستنمە دروست دەکەن ئاسەجنمە دروست دەکەن و ناکەن یەک ئیشن بێ بکرێ ئەم داوان لە یەکەم هەر شوفێرێک بێتە ڕێ حاجیۆمەران بێ زنجیر دێت. لە ئێستادا زیاتر لە 20 سانتیمەتر بەفر لە هەندێک لە ناوچە شاخاویەکان باریوە و بە پێی پێشبینیەکانی کەشناسیش ئەو شەپۆڵە بەفربارینە بۆ ماوەی 2 ڕۆژ لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. عەبدۆ ڕوستایی NRT ئاجیۆمەران.